دەم باش تەماشەوانە گەلێکی ژاجاردن بۆ بەردەمی خۆمایکی خەڵێکی بخێر بێن خۆپیشاندانا دژی پەژراندنا بودجە و کاربەدانێ دەسەڵاتی هەیە ناو نیشانên تەوەری ئیرویە بەردەمەوە بەردەمەمایکی خەڵکە خۆپیشاندان دژی پەسەندکردنی بودجە و کارداناوەکانی دەسەڵات بەڕێزان ئەمە ناو نیشانی تەوەری ئەمڕۆ بەردەمەوە بەردەمەمایکی خەڵکە وەکو زانرا کە دەستەی بەرگری جەماوەری لە بودجە پێشان ڕۆژەیەکی ئامادەکاریە کرد بۆی ئەگەر بودجە وەکو خۆیان ناڵین بەو شێوەیە پەسەند بکرێت ئەوان خۆپیشاندانی جەماوەری ڕاگەێنن هەر بووە و مەبەستەش داوایان لەلایەنە پەیوەنددارەکان کردبوو بە تایبەتی لە شاری سلێمانی لە پارێزگاری سلێمانی کە وڵاتی فەرمیان پێ بداوە ئەو وەکو ئێوازان وڵاتی فەرمیان وەرگێت ئەمڕۆ لە بەردەم نووسینگەی پارلەمانی کوردستان لە شاری سلێمانی بوو نەڕازی دەربرین لە دژی پەژراندن ئان پەسەندکردنی بودجە خۆپیشاندانێکی جەماوەری ڕێکخرا کە تیاندان پەرلەمانەکانی کوردستان بێگومان ئامادەبوون و گوتار پێشکەشکرا وەکوەوە ئەبینن ئەوە دیمەنی خۆپیشاندانی ئەمڕۆی شاری سلێمانیە لە دژی پەسەندکردنی بودجەی ساڵی 2012 هەرێمی کوردستان کە دوای ئەوە لە پەرلەمانی کوردستان بەبێی ئامادەبوونی فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بودجە پەسەندکرا دوێنێش لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە ئیمزایی لەسەر کرا و کەوتە واری پراکتیزەکردنەوە. هەروەها لە کێلار لە ڕانیەش بێگومان خەرڤەبوون هی ناڕازی بوون لە دژەی پەسەندکردنی بودجە ئەنجام درا. ئایا ئەو خەرڤەبوونە تا چەند ئامانجەکانی خۆی پێکا و داواکاریەکان تا چەند ڕاوا بوون تا چەند بە پێخواستی جادەی کوردستانی بوون و لەلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە لایەنە پەیوەندیارەکان تا چەند ئەم بۆ چوون و ئەم خواست و ئەم داواکاریانەی خەڵکی و دەستەی بەرگری جەماوەری لە بودجە لەبەر چاو گیراوە و بەهەن وەرگیراوە بڵێن. بەڵێ تەماشەوانی نیژاد تەوەری مەیرۆ لەسەر ئەو ناڕازیبوونێن لە دژی خواپیشاندانێ بودجە پەسەندکردنا بودجە هاتە لە دەرخستنەوەین بینن دیمەنێن ئیرویەن باژارە سلێمانیە گۆ لێ پشتی وەرگرتنا وڵاتە ڕەسمیش لە پارێزگا سلێمانی و پارێزگای سلێمانیژی وڵاتدایە خۆپیشاندان ئیرۆ دەستەیە بەرەبانیکردنی لە بودجەی جەماوەری خۆنیشاندان ئەنجامدا و لە ڕانیە و لە کەلار خۆپیشاندان هاتن ئەنجامدان ژبلیک و ژاری هەند کەسایەتی و هەند ڕۆژنامەوانان لە هەندە ڤێرێندنجێکی بەیان نامێ ناڕازیبوونی لە دژی پەژراندنا بودجەی هاتن دەرخستن بودجەوە کۆین زانن داویە vême heye budce li Parlemanê Kurdistanê bi piraniya dengên fraksiyona Kurdistanî bê berhevbûna her çar fraksiyonên opozisyonê hate pejrandin di dîvda jî duh serokê Herêma Kurdistanê ev budce vajû li ser kir û bêguman budce kefte ware praktîzekirinê da dîsan hind cada Kurdistanî narazî bûna xwe li dijî wekû ew dibêjin navkê mukasiyên nava budcê nîşan de belê. Alê li şerî Silêmaniyekên peywendî man. Alê xan fermo. Belê. برای من خۆپیشاندان مافی هەر تاکیدی ئەم کۆمەڵگەیە کە خۆپیشاندان بکات جارێ بۆ ئەمریکا بۆ پەسەندکردنی بودجە ئەوە هەر زۆر گرنگ بوو کە خۆپیشاندان ئەنجام بگەێنرێ و دوای ئەوەش لەبارەی ئەوەوە کە ئایا کاردانەوەی دەسەڵات برای من دەسەڵات هیچ کاردانەوەیەکی نابێت لەبەر ئەوە چونکە ئێستا بزانین وەکو ئەوەی لێ هاتووە کار لە کار ترازاوە چونکە بودجە پەسەند کراوە بۆ شێوە کەم و کوڕێکە هەبووە و دوای ئەوەش بەڕێی من ئەو ئەنجام پارلەمانانی کە دەنگیان بۆ پەسەندکردنی بودجەیەوە بۆ شێوە ناشەفافی و ناڕێکوپێکە تەنها لەبەر ئەوە بووە کە ژیانی خۆیان تێک نەچێت و دوای ئەوە ئەو ژیانە شاهانەیە کە هەیەە تێک نەچێت تەنها بۆ ئەوە بووە ئەگینا بۆچی هیچ ساڵانێک وەکو ئەم ساڵ بودجە بۆ شێوە کەم و کوڕیا پەسەند نەکراوە و دوای ئەوەش گرنگ بوو بەڕێی من کە بودجە جارێ پەسەند نەکرێت چونکە وەکو داواکارەکانی یاخود لایەنەکانی ئۆپۆزیسیۆن داوای ئەوەیان کرد کە بودجە پەسەند نەکرێت بەڵام بەداخەوە هیچ حسابێکیان بۆ لایەنی ئۆپۆزیسیۆن نەکرد بۆ ئەوەی کا بودجە جێبەجێ نەکرێت و دوای ئەوەش دەستیان خۆش بێت کە خۆپیشاندانیان کرد چونکە ئەگەر خۆپیشاندان نەکرێت بەڕێی من هیچ جوابێک نابێت و دوای ئەوە کار لە کار ترازاوە ئێوارەیەکی ئارام. بەڵێ سپاس شیار لە دووکت گەرمێ بەڵێ. بله کار چاوانی باشی؟ از باشم که شیار سپاس. از دستگی دست خوشی پت یا موزی برنامه جوان تجیه گرتی؟ سپاس. آفرین مدید از دیگه دست خوشی الوان حساب کنید که سلیمانی و کلار دیگه خۆپیشاندان کن سرا بودجه. باشه بود چی بس خلکی سلیمانی و دور بردو دخو عاجز کرد که هر قدره که حکمت الخلکی کرد بس آخو نرازی کن بود چی دهو که حامیدی جی خورازی نگرد. أنا بيدار ذكر الدهوكي وعلي رجي أدخل في شهادنا بهنا كذن برا بودجاش ألي في حتى ياي تاريخ خلقية بودجا بوچه ناينه كرين گلو لدهوكي أوليره بدين نتا خلق دهوكي أوليره في بودجه پسند كرناي ناباروكاي رازينش برانده؟ ما خير أفتشتانية برا بس
هر حزب برا حزب البيري نهلتن هما كرتو كرماش حزب البيري نهلتن بس الإدارة اللي جاري جافتي خلق شنسان صندوقة دنجي خلادنا بهردو حزبه والله برا بس أفجرف أفهردو حزبة هزويري لكن مع ملكة قوية هم سورة الفاتحة تذبخي وبصفسيون بيتاجيني والله بهردو الحزبه بله أشيار ما الشيطان شو خوش ترديد بله أشيار سپاس بسنجاتجی که مکوان لاولی روا بله کای مکوان کاتدرا برای همو کاتێکت بەڕاستی بابەتەکەتان بابەتێکی جوانە و لە کاتی خۆشیدا بەجێگەیشت الحەمدولله سەبارەت بە بودجێوە خۆپشاندان شتیوە بەڕاستی خۆپشاندان پێم وانیە ئەگەر بکرێتیش ئەنجامی هەبێت واروها بودجەشیش پەیوەندێکی بە خەڵکەوە نییە تەنها سلفەکانە سلفەکانش هەر لە ساڵانە لە ڕێگەی خەڵکەوە دەدرێنەوە و ئەبڕێتەوە هیچ پەیوەندی بە ئەوە نییە بەڵام من پێم خۆم پەیوەندەکە وەرگیرا چونکە بەڵگەیەکی زۆر بەهێزمەوە خۆم بە چای خۆم بینیم ئاڕۆ هەستم پێکرد من کرێکارم لە هەولێر ئەمڕۆ جوولەی هێز تاکید پێکراوە بەڵام من دڵنیانیمەوە بەڵام لە دهۆکە ئەنی خۆت بینیتە جۆڵە بەهێز کراوە خۆت بینیتەوە کوشایەت عیانێک بەڵێ خۆم تارەی وەکو چۆن بڵێ هێزی تایبەتم بینی بووکامشین بە کام ڕاستە دیگە لەمە لە هەولێر ئاوازی لێهێنم من لە دهۆکە بەڵگەم هەیە کە ئێستا هێزەکان لە ئامادەباشیدان هێزی پێشمەرگەی کوردستانە و هێزەی علاساس کە مشتەرەکە علاساس چۆن ئەڵێن پاسەوانی هەرێن دڵنیا بەلەوەی درۆ ناکەم بەڵێ کاکی مەکان زۆر بە دڵنیاییەوە ئاڵێن چونکە من بەڵگەم لایە بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش ئێوارە باش هوشیار لە بەحەرکە بەڵێ الو دەمێت خۆش هەموو دەمێنتە کاکی هوشیار کەرێم کە شوانی جی باشی برام ئەس باشم گەلێک سپاس برار سر ام مثلا بودجای ام دست خوشک و زور و گرم به حکومت کین راستی مگلک به خوش برا بودجا تفسن کردن ئەو تۆ بۆی خەڵکی چت بێوێ نوکە خۆ پیشانداناتکەن لە دژی پەسەندکردنا بۆ جێگەلو اینجا حتما هندک خلک هدی ناراضی بیتن اگر 100% بودجه که شفاف و درست بیته به دست هندک خلک دهی ناراضی بیتن بەڵێ بەڵێ کاکی شار سپاس بۆ سەرنجاتە بەڵێ تەماشاوان اینجا بابەتێ مە بێگومان لەسەر پەژڕاندنا بودجێ و کێم و کاسیێندنا بودجێ وەکو تێدا گوتن و ناڕازیبوونا خەڵکی لە جادا کوردستانی لەسەر پەژڕاندنا بودجێ گەلو دنەهادا هون چاوە دنەرخینن و وان خۆ نیشاندان و ناڕازیبوونا هەیە چەندە تواقعینە یان بەر و باژە هەیە چەندە پەژڕاندناوی بودجێ د خزمەتە خەڵکێدایە و سلفێن ئاقارێ و سلفێن زەواجێ هاتینەدان و 17,000 کەس ژیاتنە دەمەزراندن هین هەردوو ڕوان چاوە هەدەسەنگینن بەڕێزان چاوەڕێ نەرینێن هەوێن هێژاینە بەڵێ بەڵێ هێژان ئەوەی ئێوە بینن ئێستا دیمەنی خۆ پیشاندانی ئەمڕۆی بەردەم نووسینگەی پارلەمانی کوردستانە لە شاری سلێمانیەیە کە بۆ ناڕازی بوون لە دژی پەسەندکردنی بودجەی ئەم ساڵی هەرێمی کوردستان ڕێی خراوە ئەوەی ئێوە بینن ئەوە ستاوی دەستەی بەرگری جەماوەریە لە بودجە و لە گەل هەندێک لە ئەندام پارلەمانەکانی ئەندامانی پارلەمانی کوردستان کە لەوێ بێگومان گۆتاری خۆیان پێشکەشکێت لەسەر ئەم پرسە باڵێ دڵشاد کاروان لە گەرمیان کای کاروان فەرموو بەڕێز باشی ئەس باشم سپاس فەرموو زۆر سپاس بەڕێزگیان من بە تەواوی پشتگیری ئەو لیژ ناگە و خۆپیشاندان ناکەم من دوو بەڵگەی ڕوونم لایە هەرچەند من خوێنەوار نیم تەمەنامە کرد ئەو برادرانەی پەرلەمان ئەندامان پەرلەمانیان دەسەڵات چەند من خوێنەواریم بەقەدر من بیریام کردایەتەوە تەمەنامە کرد با من دوو بەڵگەی ڕوونم لایە بە بەڵگەوە باڵێ بەڕێزگیان بالا قسە بکە فەرموو من لە گەلار و کەوتومە دەڕێ تا سلێمانی تاکو زەڕایەن بە سەعاتێک و 31 دقیقەشتن زەڕایەن بۆ ئەوەندا پێچوو بەڕێز باشم گەلە بگرە بۆ هەموو خەڵک با ئەمە لای هەموو خەڵک ڕوون بێ هەتاکو زەڕایەن سەعاتێک و 31 دقیقە 175 تەنکردنەوت لە پەرێزخانە ئاودیو کراوە باڵێ حسابم کردووە لە مایەکە 9 ملیار و 450 ملیۆن دلار لە پەرێزخان نەوت ئاودیۆ کرێ تەنها پەرێزخان خوێنەواریش نیم بەڵێ کاک گەرمیان بەڵێ فەرموو ماوەیەکی پێش ئێستا ئەو سلبەی ئەقا ئەو سلبەی ئەنفالە کە ئەیدەنا کەسوکاری ئەنفال و بەبنێت باسەری خەڵکی ئەفرۆشنەوە من بەڵگەیەکی ڕوونم لایە بە تەمەناکەم سەرۆکی حکومەت گوێ لەم بەڵگەیە وەزیری دارایی وەزیری شەیدار پاڵکراوەکانیش
بەڵێ ئەم خانەیەکە دروستە کرێ سێ سلفە ئەدرێت سلفەی یەکەم سلفەی دووەم سلفەی سێم بەڵێ کاکەران سپاس بۆ سەرنجی تۆش دڵشاد لە هەریر بەڵێ کای دڵشاد کای دڵشاد گەرە کای دڵشاد پەیوەندێکی داخراوە دەریا لە تەقتەق بەڵێ گەرە پەیوەندیاویش داخرا بەداخەوە ولی تەماشەوانینجا هین چاوە vê rewşê dimêzînin hêjan aya pejrandina budce di niha de pêwîst bû ji ber ku dihata gotin silfê eqarî silfê zewacê silfê yê pîşesazî û yê gelek silfê hat bûna rawestandin û bazar heta hedekê pirsgirêk tê de dirûst bibûn pesendkirina budceyî heya çandê rewşa bazarî veşand an budce bi vî awê wextand çavdêr û an taybetî parlamenterên fraksiyonên opozisyonê dibêjin pir kêm û kasî bû înça dinirxîn gelo بەڵێ سەروەر لە خانەقینەوە بەڵێ کای سەروەر فەرموو سوپاس ئێمە وەکو ناوچەدابڕێراوەکان بەڵێ کاکە ئێمە وەکو ناوچەدابراوەکان لە شاری خانەقین کە پراوێز کراوینە ئەوە بۆ بودجەکە کە لە 70 میلیارەوە بوو کرا بە 50 میلیار بەڵام بەداخەوە ئەڵێنی هیچ لە ئۆپۆزیسیۆن و لە دەسەڵات کەس بەرامبەر ئەوە نەوەستا کە قسەیەک لێ بکات بڵێ ئەو بودجە بۆ کەم کراوە بەداخەوە ئەوش نیگەرانی خەڵک زۆر دەبڕن بەرامبەر ئەو پەرلەمانتارەیدا کە بە ناوی کوردەوە قسە دەکەن کە هەڵوێستیان هەیە دەڵێن ناوچەدابڕاوەکان بەداخەوە کام پەرلەمانتار تۆ باسی کای سەرۆر تۆ باسی پەرلەمانی عێراقێکە لەبەرەوە لە ڕووی ئیداریەوە سەر بە حکوومەتی مەرکەزی بەداخەوە پەرلەمانی کوردستان بەڵێ بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش ئالان لە هەڵەبجە بەڵێ ئەمی برای بەڕێزم باشیش کرد گەلێک سپاس کایکانان فەرموو سەلامەت بی سپاس دەکەم وەڵای بۆ مەسەلەی ئەو گرتبوونەوەی ئەمڕۆ بەڵێ من وەکو هاوڵاتیەک دەستخۆشی لەو برا بەڕێزانەکەم کاکە ئەحمەد میرە و کاکەمال و ئەو خەڵکە بەڕێزەی لێوا کۆبوونەتەوە بەڵام کە لە یەکم لە هاوڵاتیانی ژەیە یعنی معقول نییە ناوشاری سلێمانی لەوە چە دانیشتوانەکەی بگاتە 850 هزار کەس معقول نییە 4-5 هزار کەس لێوا کۆبەتەوە ئەم بودجەیە پەیوەندی بە هەموو تاکێکی ئەم وڵاتەوە هەیە هۆکاری کۆبوونەوەی کۆنەبوونەوەی هەموو خەڵکەوە کۆتۆڵێ بە 100,000 کەس لە ناوشاری سلێمانیە بوو بچی گەڕینەوە کە بەم ڕێژە کەمە کۆبوونەوە کۆتۆڵێ برای بەڕێز من بۆ ئەوەی ئەگەرمە خەڵکەکە بێهیوا بۆ لە وەسعەکە تۆ سەیرەکەی پار 62 ڕۆژ ئەو خەڵکە لە سەرای ئازادی کۆبوویەوە دوایی ئەوە بوو ئاوای لێ هات بەهێز خەڵکەکە چۆڵیان کرد بەڵێ کایکێ ئالان سپاس هوەر لە دووکە دیێمەیە کایک هوەر کردم کە سلام کاتت باش هەموو دەمێنتە باش باشی کاکەکە ئەس باشم گەلێک سپاس کەرم کە کاکە هەکار سەگۆرەت بودجەی ئەڤە بودجە هەمین پەرلەمانی درستۆیە دەرکەفتی بەلاف لەوانێن ئۆپۆزیسیۆن وەکو گۆڕۆن ڕۆبیت بۆ خوپێشاندن ئەڤە بولوانێکی سیاسیە یعنی هەمیتش بەرچۆبێت فڕێکردین پەرلەمانی کۆدبۆی تەڵەبۆنی هەمیتش بدرستیت فڕێکردین یعنی ئەڤە هەمین لەوانە ئۆپۆزیسیۆنەکان گۆڕۆن ڕۆبیت ئەوی شتای خۆبەت گیرتن شاقەمە بجوبێنیت ئەڤە شتێکی هەڵەیە و خەلەت دەژین بەڵێ ولدوەکی ڕاوچاوایە گەلو هۆنەر لە دووەکی ڕاوچاوایە لە دووەکێ بەڵێ کاکەکە ئەس بێژم لە دووەکی ڕاوچاوایە ئیرۆ خودی دووکی یعنی بیگویت تشکیلات پیش ناپیکن خالق دووکی یعنی هندکی تهاندن بوند که خوبشاندن کن بله پو وقت پیش ناپیکن الحمدلله یعنی باشه بەڵێ سپاس پەیوەندیاتە هەیە من لە شاری سلێمانی کاکێ من فەرموو کاکە لێوانە باش باشتر بۆ تۆ زۆر سپاس وڵی من سەرەتا هەڵم نەکردێت چەند تێبینیەک لەسەر قسەکانی کاگماکوان کە گوایە هێز لە قەڵاچوالانەوە جوڵاوە من خۆم ڕۆژی ئەمڕۆ لە سنووری قەڵاچوالانە بووم ئەوە هیچ پاسایەک نیە و من هەموو کاتێک لەگەڵ تەواوی داخوازەکانی جەماوەری ئەم کوردستانیا بووم سوێن بەخوا ڕۆژی ئەمڕۆکە هیچ هێزێک لە قەڵاچوالانەوە جوڵەی نەکرد بۆ سنووری پارێزگای سلێمانی ئەمە یەک دووهەم من ئەمەوێ ئەوە بڵێم تەنها مەسەلەی خۆپیشانەکان هەر هەمووی لەسەر سنووری پارێزگای سلێمانی چڕەکێتەوانێ خۆی ئەوایە سەرۆکایەتی هەرێم کاتێک کە ئەم یاسایە ئەچێتە بەردەستی بەڕاستی هەر هیچ نەبوایە کە سوورەی زانی لەم کاتەیە کە شەقام داخوازی ئەویان هەیە ئەندام پەرلەمانەکان زۆربیان وەکو لایەنی مەعارەزە داخوازی ئەویان هەیە کە ئەم بودجەیە نەکرێت بەڵام سەرۆکایەتی هەرێم بەڕاستی حسابی بۆ تەواوی خەڵکی کوردستان نەکرد و زۆر بە بێنەتانە ئیمزاشی کرد و گەڕان لێوانی ئەبوایە هیچ نەبوایە گوێیەکی لە هاوڵاتیانی ئەم کوردستانە بگێتە بەڵام بەداخەوە سوپاسانە بەڵێ سپاس پەیوەندەکەت بەشیر لە دووەکێ کاک بەشیر کەرم کە سلام علیکم عەلەیکوم ئەسەلام
باشی از باشم سپاس فرمو برا بجا قناة معارضة بلا بنوفي كردستاني عبد قصة نكب بله عبد معارضة بنوفي كردستاني شو أخو لو شيرون دكتاتورة ببره کای بشیر ببره از حس ناکم تو وان مصطلحات کار بینیش برکو چنه چارچوبه تشیره و از حس کم سرنجا خواب رنگی که منطقی نشان بده دا سرنجا تجی بلاین پیونده بوده هیا وقت دادویت رخنیشی بگی بس اندک مصطلحاتی تیتکایه أقول لك مثلا بله عبد معارض إذا خش قصات كم كده كده آخر قبل إيش كي خلاص ترى هذا تخشي جي لسه كردستاني كم ده تخشي سر كلام كم تبي نشي ما بازاري ما تشيت كم كت ولسه كردستاني كت هذا خرا ما تشيت كم ده تخشي لسه كردستاني كم بله کای بشیر سپاس بو سرنجا تجیک ایوار باش چیر لبردراش بله الو بله فرمو زور سپاس اگه دنگی تلویزیون کت کس کی از باشم باش کاکا کاکا من زور باشم اگر اتو دنگی تلویزیون کت کس کی بله بله کاکا دستخوشی برنامه‌کە لێ دەکەم گەلەی سپاس دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس فەرموو ئەلو کاکە باشی کاکە لەسەر تەوەرەکەی کاکە زۆر سپاس من باشم فەرموو قسەی خۆ بکە بەنسبەت بەڵێ تکایە قسە بکە کای نێچیر بەداخەوە دیارە دەنگمان باشی نەگەشتەکە لایەکێک نیکی وادارین دووبارە پەیوەندی بکاتەوە ئارام لە یەنگیجە بەڵێ کای کەڕە عەلەیکوم ئەسەلام ئەم کاتت باش برای بەڕێزم هەموو کاتێکێت ئەو ناوچەیە یەکەم جارە ئەو ناوم جێلێ بەیکە زیاتر بۆی بینارانیش بزانن کای کەڕە یەنگیجە دێیە سەر بە شارۆچکەی داقوق کەوتە 40 کیلۆمەتر کەوتەتە خۆراوای پارێزگای کەرکووکەوە زۆر خۆشحاڵین بەڵێ فەرموو ئەمەوێت دەربارەی بودجێ چەند شتێکت پێ بڵێم برای بەڕێزم بەڵێ بەڕاستی ئێمە وەکو ملت فەوتاوین چەند هاوار بکەین و ڕێپێوان بکەین و مان بگرین و هیچ ئیسپادەی نییە حکوومەت گوێ لە ئێمە ناگرێ اینجا ئێمە داواکارین لە ئۆپۆزیسیۆن لە ئۆپۆزیسیۆن لە گۆڕان لە کۆمەڵە لە یەکگرتو ڕێگا نەدەن بەمانە ئەم بودجێتیە پڕکەن ئەمە حەقی ملەتە خوێنی ملەتە خوێنی ئەو شەیدانەیە داواکارین لە حکوومەت ئاوڕێ بدات لە ناوچە دابڕاوەکان بەڕاستی خەڵک وەزعی زۆر زۆر خراوە بەڵێ کای کەڕە چی لەلایەنی پرۆژەوە لەلایەنی خزمەتگوزاریەوە چی لەلایەنی ئەمنیەتەوە هیچ ئەمنیەتێک پارێزراو نییە بۆ ناوچەکەی ئێمە بەڕاستی بەڵێ هیوادارین لایەنە پەیوەندەکان جێ لە سەرنجی تۆ بێ بەڵێ سپاس پەیوەندەکەت عەلی لە دووکێ بەڵێ کای کەلی ئەم کاتە باش کاکە باشی هەموو دەمێنتە باش بن ئەس باشم کاکە کاری دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سپاس کەم کاکی عەلی کەرەم کە ئەو دەستخۆشە و برادرانەی خەڵکی سلێمان دەکەم بەڕاستی ئەو بۆچۆن یاخۆیان گەڕاندی بەس من یەک ئەومەیە بۆ خەڵکی دۆگ ناکات بۆ وەڵڵای من ئەلێم پیاو نییە لە ناو دۆج کاک عەلی ببوورە بەڕێزان بێگومان خۆ پیشاندا مافێکی گشتی مافێکی دموکراسی خەڵکە ئەو خەڵکی بێگومان وڵاتی وەرگێرەوە هیچ توێژێکی نەبووە ئەوی بۆیە بەشداریە کە بووی نییە بەشداری ناکە لەوانەیە لە بودجێشە بێگومان بچوونی جیاواز لە جادەی کوردستانی شەبێ لەسەر ئەم پرسەیە پێمان باشە تەشیر بە هیچ کەس و بە هیچ ئێمە ڕێزمانە بۆ هەموو ناوچە و شار و هەموو تاکیەکانی کوردستان تکایە مستەڵحاتی تەشیرە کرد بەکارنێنێت زۆر زۆر پێمان باشە بەڵێ شەنگە لە کەرکووک فەرموو ئەم کاتە باش کاکە هاوکار هەموو کاتێکت فەرموو سپاس دەکەم بەڕێزم خەندە نەک چەنگە خەندەخان فەرموو بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێکەم بەڕێزم زۆر سپاس سپاس دەکەم برێ بەڕێز سەبارەت بە ئۆفیسۆن و ئەندام پەرلەمانەکانی کوردستان بڵێ ئەو ئەندام پەرلەمانە بەڕاستی ئاژاوی ناو پەرلەمان گۆڕان و یەکگردوو حیزبی ئیسلامیە بەڕاستی ئەگەر ئەوان نەبن هەتا ئێستا هیچ کێشەیەک لە ناو کوردستانە نەبووە کوردستان تەماشاکە سەی کوردستان بکە کوردستان سێکە ئەوروپایە خەڵکی کوردستان هیچ هینێکیان نییە هیچ تەحملێکیان نییە چاوەڕوان ناکەن حکوومەتی هەرێمی کوردستان کارەکانیان بۆ سەرکەوتوو بکە و کارەکانیان بۆ جێبەجێ بکە بەڵام ئەوە ناڵێن ئێمە شنێنەری خەڵکی 100,000 دەنگ خەڵک دەنگی بە ئێمەداوە ئێمە دیفاع بەم شێوەیە لە پەرلەمان دیفاع لە خواستەکانی خەڵکێکین تۆ بۆ ئەمە چیاڵێ
بەڵێ کاکە هاوکار من سەبارەت بەوەی ئەڵێم خەڵکی کوردستان هیچ تەحملێکیان نییە ئەو هەموو ئیشە بۆ کوردستان کراوەتە تۆ سەیری کەرکووک بکە و سەیری کوردستان بکە لە باتیەوەی یعنی کار بکرێ بۆ کەرکووک سێکێک کەرکووک ئەو هەموو زوڵمە لە کەرکووک کراوە ئەو هەموو دیفاعی کە لە کوردستان نەکرێ و خەڵک تەعیین نەکرێ و سێک کوردستان کە کراوە بە یعنی خۆشترین هین کوردستان یعنی کراوە بەڵێ خەندەخان بەڵێ سپاس بۆ سەرنجەکەت یعنی بەڕاستی خەڵکی کوردستان زۆر ڕەخنە لە هەرێمی کوردستان لەگرن هەرێمی کوردستان یعنی ئەوەی بکرێ لە پێناوی کووردا ئەیکات با پێت بڵێم ئەوەی بکرێ لە پێناوی کووردا ئەیکا بەڵێ خەندە سوپاس بۆ سەرنجی تۆ ئەحمەد لە دەوەکێت گەلمەیە کاک ئەحمەد کەرەمکە کاک ئەحمەد ئەگەر تەنگی تەلەڤیزیۆن خۆ گێم کەی و کەرەمکە جوانی برو باشە ئەس باشم سپاس سپاسی ڕحکمەتت کەم ئەس سپاسیا سەر و بارزانیت کەم بووی بودجەی ڕاستیا سەرخنێ بە حەبسی حەزبەت گرم ئەلی خەرجی بنە سەڵا شارعا بەوێ گەرمێ بۆ مصلحەتە خۆدا نە بۆ مصلحەتە بێ شعبەیە ئەو خواستن ئەو ئالیان هەیە ئەو خواستن وی خەلکەیە سەرجا دەگەل و تو چاو دنەڕخێنی راستی جێ ئاخێ بیتم ئەوە نەچشولە ئەوە نەچەویدیا و ئەوە وی خەرج طبعا شارعا بۆ کێە ئەوە حەبسی حەزبە بۆ خۆت کەم گۆڕان وی گوتۆ و کۆماڵ ناخد ئەمە دەردە شولێنە و ئەم دۆگی چ تژنینە و چ تەلەفۆنێکی دێکی بکرد چ دیارینە کەژی وان وێ گەرمێنە سپەسە شارعا بۆ بە حەبسی حەزبە بۆ جە درستە وەزەحگیری و سپاسی حکومەتت کە سپاسی سەرۆکیت کەین و درستی وەزەحگیری گای مەمنون بەڵێ کاک ئەحمەد سپاس بۆ سەرنجاتەژی ئاوات لە هەولێرەوە کاک ئاوات فەرموو کاک ئاوات ئەم کاتە باش هەموو کاتێکت برایەکەم بێگومان ئێمە خەڵکی کوردستان ساڵهای ساڵا ڕخنەگرین لەو دووریش بەدە سەڵاتدارە چ لە بودجە چ لە نەعەدالەتی چ لەو هەموو کۆمکوڕیانە چ لەو هەموو پێشانەی کە ڕووبەڕووی خەڵکی کوردستانە بێتەوە لەوانەیە بە ملیارەها ڕخنەماگرت پێ هیچ ئەنجامێکی نییە بوو نەخۆ پێشاندان بە هەر شێوازێکی تۆ دەڵێ ئەنجامی نەبوو بەڵام من بەتەر لەوە من پێم وایە بیربۆچوونێکی دیکەم بۆ پەیا بووە گلەیکردن و ڕەخنەگرتن پێم وایە کەڵکی ئەوەی پێوە نەماوە ئێمە چی کە ڕەخنە لەو دەسەڵاتە بگرین بەڵام ئەمزارەیان من بە بۆچوونی خۆم دەبێت ڕەخنە لە مەعارەزە بگرین ئەگەر ئەوان کەڵکی ئەویان پێوەما بێ ڕەخنان لێ بگیرێ ئەویش بەوەی کە ئەگەر ڕاست دەکەن لەگەڵ خەڵکدانە لەگەڵ بەرژەوەندی و مەسالە ئەو بەرژەوەندی خەڵکدانە باواز لە مەسالە ئەو بەرژەوەندی شخصی خۆیان بێنن لە پەرلەمان بکشێنەوە و واز لە موچە و ئیمتیازات شخصی خۆیان بێنن ئەم زاریان ئێمە سقە دەکەین بەڵێ ئەمانش لەگەڵ خەڵکدانە دەنا معنای نییە تۆ ئەو هەموو شتانە کە دەکرێت چ بودجێ تێدە پەرە دنیای گەندەڵی تێدایە دنیای فەساتی دێ حەفدە لە سەتەکە حەوتی بۆ خەڵکە و دەی دەرزەرێ و داهاتەکە دیار نییە تۆ لە پەرلەمان تازە بە تازە قسە دەکەی کاکە کەڵکی ئەوی پێوە نەماوە قسە لە پەرلەماندا بکرێ و کەڵکی ئەوی پێوە نەماوە خەڵک بۆ شێوە بچووکە خۆ پێشان ئەگەر ڕێگان پێ بدەیت و قسەی کەم ماوە بەسەرێکیش بەڕاستی من لەگەڵ ئەنی دەسەڵات حەقی خۆیەتی هەرچی یەکە باوکار لەزانی بۆ چکە خەڵک قابلی خۆیەتی تۆ بەڵێ کاکەوات بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش عەلی لە شاری سلێمانی کاک عەلی فەرموو ئەم کاتێ باش هەموو کاتێکت کاک عەلی ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکێ بەڕێزان هەمووتان ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەتان کەسکێن بۆی کێشەی تەکنیکی دروست نەبێ باش دەنگیەوە بکە کاک عەلی فەرموو ئەم کاتێ باش هەموو کاتێکی بەڕێزتان زۆر سوپاسەکەین ئەڵەم بە نسبەت بودجەوە بەڵێ بودجە هیچ ئاگوێشی نییە ئەم خەڵکە کاچێتە سەرجادە هەمووی بۆ بەعزێکی بۆ پەیوەندی بە بودجەشەوە نییە بەس بۆ ئاژاوەچی بۆ هینەچرزەجناز بودجە ئایبینێ و زۆر سوپاسی ئەندام پەرلەمانەکانەکەین و ئەگەر ئەوە بسوێن بێڵێت هیچ ئەیوێشی نییە و نەیکەن بە تەپڵ و بچنە دەرەوە بەڵام ئۆپۆزیسیۆن ئەڵێ هەندێکی لە ڕۆشنبیرۆ و ڕۆژنامەنووسانیش کە ئەو دەستەی بەرگری لە جەماوەری لە بودجەیان پێکەنەوە باس دەوایکەن کە بودجەیەکی موکاسی زۆر تێدا یاریمی کوردستان ناشەفافە ناڕوونە پێویستە ئەم بودجەیە بەشێکی شەفاف هەبێ و بودجە لە کاتی خۆیان بگاتە پەرلەمانی کوردستان تۆ ئەمە چونێکە دەیتەوە
زۆر سپاسانەکەین وڵی تر هەرەوەی ئۆپسیۆنێکا بە تەڵۆ نەچێت زۆر سپاسی حکوومەتی هەرێمەکەین و زۆر سپاسی کاک مەسعود بەرزانیەکەین و هیچیکە بله عیبینێ و کەسیشی لێ ناکات بله بەرزان کاکعلی زۆر بەرزی دیکەش وتیان بودجە هیچ عیبێکی نییە و هیچ کێشێکی نییە و هەش بووە ئەڵێن کاکە تا چەند احتیجاجش بکرێ هیچ دەنگی خەڵک ناگا هەش ئەڵێن بودجێکی مکاسی زۆری تایە و بەم شێوەیە پەسەند کراوە ئێوەش بێگومان ئازادن سەرنجی خۆتان چۆن نیشان بدەن بەڵێ برای تماشاوان نجات خدمت وارگیت نبودشون و نرینی نوا داینه لسر تواره ایرود یه برنامه مایکی خالی لسر تواره خانشاندان دژی پجراند نبودجه کو ایرو لهند ورن کردستان هات انجام دان و کارودان ده سلاته پشتی و نابره دیسان ده پاوراوی ولی برزان لسر توری کمالاتی گلی سر جمان باتو لسر توری امرومان روا ارسلان على تخوا خودم مندومه کن هیچ سودکی نیه و کو خویاله هر وها گرمیان طالبانی شاله من پیمای خو پیشاندان سرقال کردن جاری کی دیگه که اپوزیسیوناتان بتمنه خلق بگیرن توا باوری شمای اپوزیسیون هر هاوار دکاو دل دزرا بالام زکان دیار نکاچیه بله دیار سرنجی کی دیگهش من هاتوه سفر عشقی على 200 کسن کنیزی که 7 کس یعنی نگرو پیامنر یعنی کوی گشتی و ما بس يقول بيشان داني امرو اگات 130 کس ولی بارزان لخدمت ورگیدنی سرنجی و داینه لسرم تورا بارزان لرانیا بله باش براز جان از باشم گلک سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس فەرموو بەڕاستی کەناڵەکەتان کەناڵەشی گەشاوەیە من وازام لە زۆربەی ماڵەکان لە ژمارەیەک داداوە بەرەوەی کەناڵێکی تابلۆی ڕازگۆییە سپاس فەرموو لەسەر ئەو کەم و کورتێکە لە بودجەدا هەیە شتێکە ئێستا لە پەیوەندەکانە ئەوە دەرەکەوێت کە ئەوانەی کە ڕەخنە لە بودجا گرن دەرەکەوێت کە لایەنگری ئۆپۆزیسیۆن و ئەوانەی کە دەستخۆشی لە بودجاکەن لایەنگری دەسەڵاتن يعني شتێکی منطقی نابنی ڕەخنەیەکی منطقی نابنی لە کەواتە وەکۆتاڵی شارعی کوردستاندا بەش بووە لەسەر بەسەر لایەنەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن کەسی بێلایەن نییە یعنی ئەمەش تو چۆن لێکە دەیتەوە بەم شێوەیەکە هەموو لایەنەکان پابەندی بیرۆ بووچوونی لایەنە سیاسیەکان بن جارەکەم ئەوەی کردووە نەتوانی ینی دەرەنجامەکە دەستکەی ئەو پێم وایە ئەگەرێتەوە بۆ نزمی ئاس دەگەڕێزمە عندی بۆ نزمی ئاسی سەقافی خەڵکی کوردستان کابرا دەوەک ئەڵێ هیچ کەم کورتێک لە بودجانی آخر بەبەڵگە و بەداتا هەیە کەم کورتێک کە تۆ ئەڵێەوە تەنها لە بەرخاش حیزبەکەتە ئەوەی کە لە جاتر لە سلێمانی و یان لە ڕانیۆ یان لە کەلارکە ئەڵێ کەم کورتی لە بودجا هەیە ئەوە هەرچەند توانین بڵێ بۆچونەکەشە باسە بێگومان هەتا لایەنی دەسەڵاتیش دان بۆ ئەوانێک کە کەم کورتی لە بودجا هەیە بەڵام ئەوەش بەجێ کاریگەری ئۆپۆزیسیۆندایە من یەک قسەیترم دەستخۆشتان لەگەڵ ئەوەیە سپاس خوای گەورە ئەکەم زۆر سپاس ئەەکەم کە لە دۆک نەیخۆقاندوم لە سلێمانی خوقاندوم بەڵێ کاک بەرزان سپاس بۆ تۆ سەرنجی تۆیە ئازادی چۆن سەرنجی خۆ نیشان بدەی بەڵێ باوکی دالیا لە کەرکووک بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکێت دەستخۆشی لە ئەندام پەرلەمانەکانی گۆڕانەکەم بەڕاستی هەوڵێکی زۆریاندا بەڵام ئەوانە ئەو ئەندام پەرلەمانانی دەسەڵات بەڕاستی ئەوانە شاگرد لە یەکێتی پارتی هەمویان ئەوان و گەندەڵن بەشێک لەو گەندەڵیە زۆر قەرەباڵغە باوکی دالیا دەنگی تەلەڤیزیۆنەکەت بەرزە ناتوان وەکو پێویست جێ لێ بگەم ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکەی کەسکە تکایە پێشتر وتمان بەڵێ بەڕاستی ئەم مجێ هەمووی خوراوە هەمووی دابش کراوە بەسەر خۆیانە ئەوەندان پەرلەمانی دەستیان بۆ بڵند دەکەن هەمویان ئەوانش گەندەڵن بەشێک لەوانە ئەوانەی کە تەلەفۆنی شەکەن ئەوانە شەکەن لەو گەندەڵانی کە ئەوها مەحتی دەسەڵات دەکەن بودجەکە دزراوە بەشی خەڵکە خەڵگەوێ یەکجار لەم دەسەڵاتە گەندەڵە بەڵێ سپاس ئەو سەرنجی تۆشە سپاس بۆ تۆ نزار لە دۆکێک کەرم کێکای نزار شوانی باشی ئەس باشم سپاس دەستخۆشی بەرنامە دەکەم سپاس کەرم کە کاکە سەرگوتنا خوشکەیەک و بەریۆکە تەلەفۆن کردی گوتی کوردستانی ئەو بیا ئۆروپا ڕاستە بیا ئۆروپا بەس نەبوومە بەس بوو کوڕن مەسۆلە بەێ بەس بوو کوڕن مەسۆلە حەفلێت کەن حەفلەوان 6 دەفتەر ڕەسەڵت کەن و کوڕە فەرقەشی پێچێ نابیتن بخۆ ژنگە بەگوێتی و لە دۆکێ ڕاوچاوە گەلۆ لە دۆکێ بەریانها گەلێک پەیوەندی هاتن گوتن کۆ بۆجا گەلێکی باش بوو هیچ کێموکاسێک تێدا نەبوو دەستخۆشیکردن کۆ بۆجات کە پەژراندن ئایا فعلان ڕائیا گشتیا دووکە وسایە قبولکەن ئەف بودجێ ساڵات کە پەژراندن بڕەنگی کاکەگەر ئەو کەس ئێکشوان کوردوان مەسئولانە تەلەفۆنت کەن بەس وەرنە ناوەڕووکێ فەقیر گەلێک زۆرن
بەڵێ کاک نزار سپاس بۆ سەرنجات تا ڕووناک لە دهۆک بەڵێ ڕووناک لە دهۆکێ کەرەمکە چانی برا ئەس باشم ڕووناک خان کەرەمکە بەس پرسیارێک مگەلتە هەیە برا فەرمۆ تەکید بچین بەحسی پێشمەرگانەکەم بەحسی بۆجێوانەکەم بەحسی خانێوانەکەم بچین بەحسی هەمی شتەکەم بەحسی پێشمەرگانەکەم بوو حەقێتەیە بەس بەریان ئاژێک ئێمە بخۆ گەلەی جارە تەوەر لەسەر پرسا پێشمەرگانی ناخوارێک بۆ پێزانین ئێستا 15 ڕۆژە یل واجبی 15 ڕۆژە عملیات کە موقع قبل کاتوسا موچەوی چاندە تێراتکەت گەلو نه والله تێراناکات خودت تێراناکات هەکە تێرا کرد بە مە تەلەفۆنەتەنات کرد برا بەڵێ ڕۆناک خان گەلێک سپاس بۆ سەرنجاتەژی کە کۆبینەرێکی لە سەروێ پرسەتە گوتی دێلبەرچا فەرگرینەکەیت سپاس بەڵێ تەماشەوانێنێژا تەوەرێمە بێگومان بچوونی جیاواز دناوە تەوەریدا دهێن ئێوەکۆهین دەبینن و ئیرۆژێکە وخوا پیشاندانە ئیرۆ هاتێکردن بێگومان دەسێ بەرگری جەماوەری لە بودجە لە 5 خاڵدا داواکاریەکانیان سەبارەت بە بودجە خستەڕۆ کە پێک هاتووە لەوانە پێکێنانی لیژنەیەکی لێکۆڵینەوە لە داهاتی کوردستان لە مایەکی کورتی دیاری کراودا سەر بەخۆکردن و چاڵاکردنی لیژنەی نەزەها چاودێری داڕایی نهێشتنی زیادە ڕۆی خەرجیەکان لە بودجەدا بە تایبەتی لە هەرسی سەرۆکاتیەدا ڕێکخستنی منحەی پارتە سیاسەکان بە پێیاسا و کۆتایهێنێن بە پێدانی منحەی بێ بەرنامە ناردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی داهاتوو لە کاتی خۆیدا بۆ پەرلەمان و دوانەخستنی بە بیانووی جورا و جۆر و هاوپێچکردنی خەرجیەکانی کۆتایی ساڵی ڕابردوو بەڵێ ئارام لە کەلارەوە لەگەڵمانە الو مرحبا سەرچاوم باشی کاکەگیان زۆر سپاس کاکە ئارام فەرموو سەبارەت بە تەوەرەکەتان لەسەر بودجە بەڵێ بودجە زۆر بەڕێوەبێتی دابەستێت ئەو هاوڵاتیانش کە بۆ پیشاندان دەکەن ئەوانە یانەوێت لە ماڵەوە دانیشتن و معاشیان بن هەیوات چۆن نەبێت کاکەگیان لە ماڵەوە دانیشی و معاشێ بنێ ئەوان نابێ کاکەگیان بودجە زۆر بەڕێوەبێتی دابەش کراوە و زۆر سپاسکەم وەندام پەرلەمانانەکەم و وەکو کەسێکی بێ لە عیبی نییە و زۆر باش بەڵام ئەوان ناڵێن کەمی کاسی زۆر تایە ئەوانەی ئەو خاڵانێ من خوێندومە ئێستا کە بەرەستان جێتان لێ بێت لە داهاتی هەرێم و لە کۆمەڵێکی مەسایلی تر لە چارچەوەی بودجەدا تو چۆن هەڵەسەنگێنی وەکو داهاتی هەرێم بەڵێ بۆ ناگەم لە بادینی داهاتی هەرێم ئەڵێ کاری ئەو لیژنەیە کە خۆپیشاندان کراوە ئەڵێ پێکێنانی لیژنەیەکی لێکۆڵینەوە لە داهاتی کوردستان لە مایەکی کورتی دیاری کراودا ئەمە داوای پێکێنانی لیژنەیەکەکە زۆر بە چاکیەکە بەڕێوە یعنی وەکو لێژنەیەکی بۆ دابین بکەن کۆمەڵێک خواستیان هەیە کاکێ ئارام هەم ئەو لیژنەی بەرگری لە جەماوەری لە بودجە هەم پەرلەمانتارانی فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن ئەڵێ لە چارچەوەی بودجەی داهاتی هەرێمی کوردستان داهاتێکی ناشەفافە وەکو پێویست ناتوتە پەرلەمان کۆمەڵێک کێم و کاسی کۆمەڵێک کێشە لە ناو بودجەدا هەیە ئەوانەوە ئاڵێن تو سەرنجی چییە بۆ ئەوان کاکەگیان بودجە هەمووی بەدەنگدان کراوە عیبی نییە و زۆر بە چاکیش بەڕێوە چوە بە شەفافانەش بەڕێوە چوە هیچ عیبی نییە بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش فاتمە لە شاری سلێمانی بەڵێ فاتمە خان فەرموو الو مرحبا سەرچاوم زۆر سپاس بۆ تۆری بەرنامەکەت بەڕاستی پەسەندکردنی بودجە شتێکی جوانە بۆ ئەوەی کە بەڕێکوپێکی کراوە ئێمە زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بەڵام لە کاتێکە پێویست ناکە خۆپیشاندانیش ئەکرێ ئەم باچ ئێمە بۆ فێر بووین بە هەر شتێک ئەگەر قەرارەکە تەطبیق نەکرێ یاخود ئەو شتە حکوومەت بڕیاری لەسەر ئەمە ئەبێ هەر خۆپیشاندان بکەین ئەمە کارێکی زۆر ناشرینە ئەگەر خۆپیشاندانی دەکرێ با بە شێوەیەکی جوان بێ بەستلمین بێ کە پەلاماری دامودەستەکانێن پەلاماری داموندی یعنی شورتە و ئاسایش و ئەمانە نەبێتە هۆکاری جەرگسووتانی خەڵکو و مناڵ و هەر کەسێ بکوژرێ پێویست ناکە بەڵام هیوادارم بە شێوەیەکی ڕێپێکە و لە بەرامبەریشە پێویستە تا چەند خواستی خوا نیشاندەران خۆ پێشاندەرانەوە خۆ پێشاندانە لە بەرچاو بگرێت لە لایەنی پەیوەندیدارەوە بەڵام خۆ پێویستە خۆپیشاندان بەڵام هیوادارم بە شێوەیەکی سلمی بکرێن نەک بە شێوەیەکی دڕندانە ئەو پەلاماری ئەو با پەلاماری با یەکتر بکوژرێ و بێتە هۆی کاری ناشرین و جەرگسووتانی خەڵکو و مناڵ و هەر شێوەیەک بێ هیوادار بەڵام لە هیچ وڵاتێکە بودجە وەکو ئەم عێراقی ئێمە تەسقیق ناکرێن بڕۆ سەیری وڵاتان کە ئایا ئەم بودجە وەکو ئێمە تەسقیق کرێ و ئەم هەموو پارە زۆرە ڕژاو بۆم عالەمە ئایا لە وڵاتە ئەوروپیەکانیشە وایە یان هەمووی لەسەر زەری بەعژی بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش هوەر لە سپاس هوەر لە کۆیە بەڵێ هەموو کاتێکت کاکە هوەر فەرموو
باشی بەڵێ زۆر سپاس بەڕێز دەکەم کاکە ئەگەر ئەمە بۆ حکوومەتە بڵین حکوومەت بەڕاستی مە بوختان بۆ حکوومەتە دەکەین بەڵێ بەڕاستی ئەمە دەڵێن بودجە بە حیاتی خۆم لەو کوردستانە دینارێک لەو بودجە نەدیت یعنی ئەمن بەڵێ لەو کوردستانە دینارێکم بۆ نەگرتی لەو بودجەیە گەنجەکەم دینارێک لە باغەری دانیا پاکەتەش پێ بکڕی یعنی دیوارسەرێ بەهەشتە کوردستان باش بە من چی بەڵێ کاک هونەر سپاس بۆ سەرنجی تۆش وەرە باش سپاس بەڵێ تەماشەوانانی نێجا سەڵام هەڵچووی ئەڵێ دەسەڵات بۆ ئێمە ئیش دەکات پێویستە ڕێزیان لێ بگین بۆ خۆ پیشاندان دەکەین وەکۆ خۆی ئەڵێ هەروە بێگومان سەرنجی زۆریشمان بواتووە لەسەر هەمان پرس بەڵێ تەماشەوانانی نێجا ئەو خۆپیشاندانە ئیرۆ هاتیکردن لە باژارێ سلێمانیە کۆدەسەیە بەڕەوانیە جەماوەری لە بودجێرێک خستە بۆ 5 خاڵاندا دەخواستکاریان خۆ سەبارەتی بودجە خستن بەرچاو و پێکتێنجێ پێکانینە لیژنەیەکی لێکۆڵینە لە داهاتێ کوردستانی دەمەیەکی کورتێ دەستنیشان کردیدا سەر بەخۆکردن و چاڵاکردنا لیژنا نەزاهەیە و چاودێریە دەڕای نێشنا زێدەگاویان خەرجیان بودجەدا بە تایبەتی لە هەسی سەرۆکاتیان ڕێخستنا مینحەیە پارتین سیاسی لە گۆریاسا و داوی ئانین بێ پێدانا مینحەین بێ بەرنامە شاندنا پرۆژە یاسای بودجێ ساڵە داهاتی دەمێ خۆدا بۆ پارلەمانی پاشخستنا خستنا بهێجێتین جودا جودا و هەف پێشکردنا خەرجیên داویە ساڵە ڕابووری هەیە چەند دێ بدیتنەوە ئەو بچونێن لیژنە بەڕەوانیەدا بچونێت واقعینە فعلا ئەفکێ مکاسێت ناوە پرۆژە یاسای بودجەدا هەبوونە ئان بەر و ڤاژیڤێژان محەممەد لە ژارەوە کای محەممەد فەرموو کای محەممەد ئەلو بەڵێ فەرموو ئێوارە باش باشتر بۆ تۆ بەڕێزەکەم بامن سەرەتا پێش ڕەخنەگرتن لە دەسەڵات ڕخنێکی لە NRC بگرم بەڵێ ئەگەر قبول بفەرمونون هەڵبەت تاوەکو ئێستاکانە شەقام یەکلایی نەبووتەوە لەسەر ئەوە یاخوا بودجە پەسەند کراوەیان تێپەڕێنراوە شەقام دەڵێ تێپەڕێنراوە دەسەڵات دەڵێ پەسەند کراوە NRC ئەمڕۆ وا هەز دەکەم ئەو هاوسەنگەکەی تۆزێک نازانم بۆ خۆتان لێکی دەنەوە لە چ ڕوویەکەوە ئەکرێ بێمە بڵێکە هەڵە بینێ ماتوانین ڕاستکەینەوە دەست خۆش بن باوەڕخنە ئەکرێ توزێک تەوزیحکێ بۆ ئێمە کاک محەممەد بەڵێ هەڵبەت پێما بێ خۆپێشاندانی ئەوڕۆ پێتان دەڵێ پەسەندکردن نییە و تێپەڕاننا ئەو بێگومان لە ڕووی یاساوە ئەم بودجە لە پەرلەمانی کوردستان بە پێی نیسابی یاسای پەرلەمانی تر چۆن پەسەند کراوێ کەس لەوێ بێ کەس لەوێ نەبێ کام فراسیۆن بەشداریەکێ بێ کام نە ئێمە وەکویشی خۆمانی سەحافی ئێمە بە شێوەیەکی هین بە شێوەیەکی زانستیانە لە چارچەوەی کاری سەحافی بێلانی خۆماندا بودجە لە پەرلەمان پەسەند کراوە دواتر لەلایەن سەرۆکاتی هەرێمەوە ڤاژۆ ئانکۆ ئیمزای لەسەر کراوە ئەمە ئیتر ئەو بوچونە لە ناو شەقامی کوردیا لە ناو لایەنەکانە لە ناو چاودێرەکانە ئیترەمە هەرچوونێک بێ بەڵێ بە هەر حاڵ بە لەوان گەڕین با من ئەو ڕۆکانە ڕخنە لە یەکێتی و پارتی نەگرم با ڕاستەوخۆ هەڵکوتمە سەر شەقام سەر خەڵک سەر ئۆپۆزیسیۆن بە تایبەتی چڕیکەمەوە لەوانەدا بەڵێ لە 92ەوە یەکێتی و پارتی بۆ خۆیان هاوار دەکەن کە ئێمەین دزی لە ئێوە دەکەین میلەت ئەوە ئێمەین کە ڕێز لە ڕەهی ئێوە ناگرین ئەوە ئێمەین کە کوڕی ئێوە بە کوش دەدەین ئەوە ئێمەین کە تەلبەن دەکەین ناوچەکان هەڵبەت مەبەستە مەرزە و شتیوایە کە داگیری دەکەن ئەوە ئێمەین کە نەوت دەردێنین لە سنوورەکان بەڕێی دەکەین بەهێبێ ئەوەی دینارێکی ئاشکرا بکەین ئەوە ئێمەین حیسابێکی ئەوتۆ بە ئۆپۆزیسیۆن ناکەین ئەوە ئێمەین ئاوا دەکەین ئێمەین یعنی ناتوانم جارەی لێرەکانە پێیان بڵێم ئەوە لە 92ەوە ئەوە بانگەشەی خوانە بەڵام بۆ لە بەرامبەردا با میلەتیش بڕیار بدا میلەتیش بڵێ ئیدی یەکێتی و پارتی دەسەڵات ئەوە ئێمەین قبوڵی ئێوەمان قبوڵی درۆمان قبوڵی خیانەتمان نییە ببوورە قسەکانم پێمە بڕا ئەوە ئێمەین ئەوڕۆ هەڵوێستمان دەبێ معقول نییە سلێمانی ئەگەر ئێستاکانە خوێندنەوەی یەکەم بۆ ئەو بڕیارە دەکرێت کە بکرێت بە پایتەختی ڕۆشنبیری معقول نییە لەسەر خۆپێشاندانێکی کەوا 15-20 کەس لە دەرێ بێت لە کاتێکیدا ڕەنگە خەڵکە بۆ چوونەی بۆ دروست بێ ئەمیشە بۆ چوونەم هەیە بەڵێ ڕەنگە ئۆپۆزیسیۆن کە هەز ڕەخنێکی لە پەرلەمان دەگرێت لە مەساڵحی خۆی بێ بەڵام کاتێک ئۆپۆزیسیۆن دەڵێ داهات دیار نییە دەیکەواتە هەمان قسەی من دەکە کە منیش دەڵێم داهات دیار نییە دەگونجێ ئەو بۆ مەبەستێکی خۆی بێ بەڵام لێرەکانەدا دەگەینە یەک شتی خاڵی لێکچوویە کەواتە ئەو دەڵێ کە داهات دیار نییە
لە بەرامبەردا فشار بۆ دەسەڵات دێنێدا کە دەسەڵات ئاشکرای بکات یان لە ترسی شەقام بیان لە ترسی ئۆپۆزیسیۆن بێ لە لای من ئەوە ئەساسە کە داهاتەکەی ئاشکرا بکە بەڵام داهاتەکە هیچی دیار نییە نازانم بۆ خەڵکی بەڵێ کاکی محەممەد بڵێ ببوورە پێم مەبڕەتخوا کاتمان زۆر کەمە و کاتی زۆریشمان پێدای کاک محەممەد ئەگەر بە کورتی تۆزێک مساعدەم کە ببوورە خەڵکی دەهۆک و نازانم ناوچەی بادینان بڕاستی من احتیرامن بۆ چوونەکانیان مرۆڤ ئازار بەڵام ئازاد نییە لەوەی کەوا پاڵپشتی لە درۆ لە خیانەت و لە دزی کردن کە ئازادی لەوەی بۆ چوونی خۆت بڵێ بەڵام ئازاد نییە مرۆڤ ێستا من ئازاد نیم لەوەی کە کەسێک دزی دەکات دەستخۆشی لێ کای محەممەد ناک تەنیا ناوچەی بادینان لە ناوچەی بادینانیش خەڵک تەلەفۆنی کردووە لەم ڕووی بەرنامەیان ڕخنەی توندیان هەبووە خەڵکێکە بە پێچوانەوە لە شاری سلێمانیەوە بووە لە هەولێرەوە بووە سلێمانیش بە هەمان شێوازوای کردووە بەڵام مەبەستم ئەوە پەیوەندیانی زیاتر دەکرێن لەوێ ڕادەکرێنە من مەبەستمەوە نیە بڵم دەڤەری بادینان هەموو هەروە مەبەستم ئەو شخصانی کە لەوێ ڕاپەیوەندی دەکەن ئەوە بەوای نابوتێ ئازادی تۆ دیفاع لەوەی بکەی ئەوە نابێت بە پاساوێک بۆ ئەوەی خەڵکی دەستخۆشی لەوەی دەکات دوێنێ مەسعود بارزانی کە ئیمزای لەسەر ئەوە دەکات واتە ئیمزاکەی بێڕێزیکردنە بە هەموو بەڵێ کای محەممەد یارە کاتێکی زۆرمان پێدای دەستخۆش سوپاس بۆ سەرنجەکانت باوکی محەممەد لە سەی سایغ ببوورە باوکی محەممەد دەمێکە لە سەرێلی فەرموو ئەم کات باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێەکەم زۆر سپاس بەڵێ وەڵای بەڕێزیان بۆ مەسەلەی بوجە کە من کەسێکم دوکاندارم کەسێکم دوکاندارم بینارێکی حکوومەتم نییە ئیتر بوجە پەسەندگریا پەسەندەگرێ چیان کردو بۆ ئێمە و منە بوو دوکاندار خۆم بەڵام ئەگەر بۆجە پەسەند نەکرێت پارە نامێنێ لە شەقا لە کوردستانە بازار ئیش و کاری بازار ناڕۆ ئەو کاتە تووشە دوکانداری زەڕەکەم بوجە بەس بۆ سولفەوەقارە سولوەقاریش 5 مانگی ماوە ئەیدەن و من براکم مانگی 11 نیوە وەرگرتووە نیوەکەی تایسەوە نەگرتو پارەی شش قەرزارە پارەی کاشی پارەی درگا پارەی وەسا هەموو ڕۆژێکە لە سەیدارات بەڵێ باوکی محەممەد بەڵێ پارەی وەرگرتووە بەڵێ سوپاس بۆ سەرنجی تۆ شوان لە شەقڵاوە کا شوان بە کورتی دوا پەیوەندی بەڵێ ئێوارە باشتر ئێوارە باش کاکە باشتر بۆ تو کای شوان فەرموو ببوورە وەڵی من چەند تێبینیەتم هەیە ئێمە بەڵێ بەڵێ ئێمە هەتا لە خاوەنی حیزبێنێ بین و ڕزایی خۆمان بەلەگە حیزب دەربڕین بەڵێ بەڵێ فەرموو سەرنجی تۆ چیە دەربڕ ئێمە ناتوانین بودجە و شتێکی لەم لایەنە بتوانین هەتا خدمەت بەگەلەکەی خۆمان بکەین یعنی هەتا خاوەن دەسەڵاتەکان خاوەن پرسوولانە حیزبی و سیاسیەکانی هەموو هەرێمی کوردستان خوان بە خاوەنی ئەم هەرێمە نازانن خوان بە خاوەنی ئەم کۆمەلگا و ئەم مەدەنیەتە و ئەم ئینسانیەتە نازانن بۆی بتوانن خدمەتی هەریەکی شتاکێکی کۆمەلگای کوردی بکەن بەڵێ کاک شوان گەلی سوپاس بۆ پەیوەندیاتە هێژایان چارچوبێ بەرنامەی مایکە خەڵیدا بێگومان سەرنجێن گەلێژی کە بوومە هاتن سەرتۆرێ جوواکیژی کە ئارش عوسمان ئاڵێ ئەگەر بمانەوێت کوردستان باش بکەین تاکە چارەسەری ئەوەیە کە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن قسەی یەکلەکەرەوە بکەن یان بەڵێن خۆپیشاندان بکەن بۆ هەموو لەن سەرنجی خۆی ئەڵێ بەڵێ هەروەها جەنگەر ئاڵێ سەڵاو نەکی خۆپیشاندان 120 خۆپیشاندانیش بکرێت گەندەلی و یاری بەسەمانی گشتی هەر دەکرێت وەکو خۆی ئەڵێ بێگومان دناوی بەرنامەیدا بۆ چونە سەرنجێنجی دابین هێژان وەخۆ گۆهداری کرد و هەیە سبەی بێگومان تەوەرەکی دیت خزمەتەوە دابین هەر شاد و بەختوار بنێ بەر باش